لە کاتی جێبەجێکردنی پرۆژەیەکی بازرگانی لە نزیک بازاڕی کەلار ناوچەیەکی شوێنەواری دۆزرایەوە کە مێژوەکەی بۆ سەدەی یەکەمی پێش زاین دەگەڕێتەوە. ئەم شوێنە پێشتر کۆمەڵە گردی شوێنەواری لێبووە لەبەرەوەی کە دەستگای شوێنەواری عێراق و کاتەم شوێنانی تۆمار نەکردووە و هیچ مۆڵەت وەرنەگیراوە لە دروستکردنی گەڕک و بینا و باڵەخانە و جادۆبانەکان و بەشێک لەو شوێنەوارانە کەوتۆتە ژێر شارەکەەوە و بۆ ئەوەی کە ئێمە ئێستا بتوانین کە ئەم شارە شوێنەواریە با بڵێن کە کەوتۆتە ژێر شاری کەلارەوە وردە مێژوەکەی دەربخەین پێش ماوەیەک هەندێک شوێنمان دیاری کرد کە گومانمان کرد ئەمانە هەمووی شوێنی شوێنەواری بن. لە ماوەی 2 ڕۆژی کاری کنە و پشکنینی تیمەکانی هەڵکۆڵینی شوێنەواری گەرمیان 4 گۆڕ دۆزرانەوە کە ئێسک و پرووسکی 4 مرۆڤی تێدا بوو لەگەڵ هەندێک کەرەستە و بابەتی جوانکاری. ئێمە ئێستا لە کاری کنە و پشکنینەکە بەردەوامین تەوان بەردەوامی شەکەشمان ئەوەی بمان دەرکەوتووە پێچێ ئەم بەشەی ناوچە شوێنەوارەکە گۆڕستانێ بوو بێت بە دەلیلی دەرکەوتنی کۆمەڵی گۆڕی کە لەوانە ئەم گۆڕەیە تەوان شازی ناشنەکەی کە ئەمە پێڵن شازی کوڕنووشیە لەسەر لە داهاندێ و یەسکەکانی کۆوە کرێتەوە. ئەم سەردەمانی مێژوو کۆمەڵێ لەگەڵ مردۆکەی کۆمەڵی پاشماوی شوێنەواری داهاندەیە ئێستا بۆ نمونە ئەم قەبرە لەوان پێچێکە گۆڕی ئافرەتێک بوو بێت بە دەلیلی جۆری ئێسکەکەی و هەروەها جۆری ئەو پاشماوانی لەگەڵ لێدانراوە بۆ نمونەی کە لەو دەلیلانی کە ئەمە پێچێ ئافرەت بوو بێ لێرە با بڵێن ئامێریکی حاجی لە پشتسەری وەدانراوە. بە پێی پێشبینیەکان ناوچە شوێنەوارەکە فراوانە و بەهۆی کنە و پشکنینی بەردەوامیش کارکردن لە پرۆژەکە ڕاگیرە. تیمەکانی شوێنەواریش پێویستیان بە 20 ڕۆژ دەبێت تا دەگەنە ئەنجامی کۆتایی. ئێمە دوو ئەگەرمان لە بەردەمە ئەگەر شوێنەکە بینایەکی گرنگ دەرکەوت واتە ئەو پاشماوانی کە ناگوێزرێنەوە ئەمە لە شوێنەوارە دوو شتمانێ شوێنەوارمانێ دەگوازرێتەوە یا ناگوازرێتەوە ئەگەر شوێنەواری نەگوازراوە بێت شوێنەکە تەسلیم ناکرێت و پرۆژەکە ئەم بەشی پرۆژەکە نابێت هیچ بینایەکی تیا بکرێت بۆ خۆی بمێنێتەوە بەڵام ئەگەر ئەو وەکوەوەی کە ئێستا گۆڕستانە قابلی گواستنەوەی شتەکان بێت دوای راپۆرت و کاری کردن و پشکنی زانستی شوێنەکە تەسلیم پرۆژەکە کرد. بە پێی ئامارەکانی بەڕێبەراتی شوێنەواری گەرمیان 600 ناوچەی پێشبینی کراوی شوێنەواری کۆن لە گەرمیان هەیە و تاوەکو ئێستا داتا و ڕووپێوی 280 ناوچەیان تەواو بووە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.